بانیتان باش ڕۆژێکی باش و پڕوزە و خۆشی بۆ ئێوە ئاخوازم. بانی 24 ئامادەیە بەرگە و بابەتی سەرنجڕاکێش و باش و بەسوودمان بۆ ئامادە کردوون لەگەڵمان بمێنەوەم کاتژمێرە تا بینەر و بیسەری هەموو بەرگە و بابەتانە بن. ئەمڕۆ ڕۆژێکی خۆشە کەش و هەوا زۆر خۆشە و وردە وردە تەشخیص سەرماکە ژەشکی تر ئەتوانین کار و چالاکیەکانمان دەست پێ بکەینەوە، ئەتوانین ئیتر هات و چۆکانمان بەردەوام بکەین، بەڵام بێگومان هەر پێویستی بە وریایی و بە ئاگاداربوونە بێت. بەرگە و بابەتی سەرنجڕاکێشمان هەیە، ئەوە باسێکی سینەماکەین و باسێکی ئەو کار و چالاکیاناکەین کە بۆ سینەما کراوە لە هەرێمی کوردستاندا و ئەو چالاکیانای کە پەیوەندیان بە هونەر و ئەدەبەوە هەیە. لەگەڵمان بن سەرەتاش بە هەندێک لەو بابەتانە ئاشناتانەکەم. لە زاخۆ سندیکەی هونەرمەندان ڕێوڕسمێکیان بۆ وە بیرهێنانەوەی هونەرمەند عەبدولواحید زاخۆیی ئەنجامدا. لە سلێمانی باس لە ڕۆڵی سینەما و ئاستی سینەمای کوردی لە دیدارێکی تایبەت داکرا. گروپێکی خۆبەخش لە شاری بەغدا پەناگەیەک بۆ ئاژەڵە بێخاوەنەکان دەکەنەوە. با سەرەتا بە چالاکێکی هونەری دەست پێ بکەین کە بە بۆنەی ساڵوەگەڕی کۆچی دوایی هونەرمەندی ناوداری زاخۆ عەبدولواحید زاخۆیی دەست پێ بکەین. هونەرمەندانی کوردستان ڕێوڕسمێکی تایبەتیان بۆ هونەرمەندی کۆچکردوو و بۆ ڕێزگرتن لە بنەماڵەکەی ئەنجامدا. عەبدولواحید زاخۆیی 26 مانگی یەکی ساڵی 2000 لەلایەن چەند کەسێک تەقەی لێکرا و بەهۆیەوە گیانی لەدەستدا. ئەم چالاکیا بینین کە بۆ گیانی پاکی و هونەرمەندە ڕێک خراوە، دواتریش بەردەوام بین لە بەرگە و بابەتەکانی دیکە. بیست و دو ساڵ بەسەر وەغەڕاویدا دەرباز دەبن. بەvê helkeftê sendîka hunermendên Kurdistanê li Zaxû ev rêwresim saz kiriye û vê bîreweriya tehel li bîr diînin. اول یکیش چالاکی سندیکا هنرمند ناوەندە زاخۆ و عەبدولواحید زاخۆی بیرەوەرە 22 ساڵی وەغەڕکردنەوەی ئەمە ڤیا ئەم هونەرێوی و ژیان ناماوی و شتێکی بناینە ji bîrkirinê em dînên Yasîn evet gel harîkarîyawî kirîn bû hejêkerê wî û cemawerî. Sponserê me leqa heşt. Sponserê me kiriye palpiştiya me kiriye bû vî karî. Nejbîre kurê hunermendê wegerkirî dema babê wî wegerkirî bi tinê jiyê wî salek bû. Serbarî gazindeyên xwekê malbat ji kêm giringî pêdan bi hunermendî û berhemên wî û saxkirina bîreweriyên salvegera kûçawiya dawî di demê derbasbûyî da malbat bi vê çendê xweşhal in. ڕاستی ئەم گەلە دڵخۆشین و ساڵڤەگەرەیە 22 سندیکا هونەرمەندên Zaxo و ڕۆژا mirinavî saz kiriye ve belê pa ev yani hek bijim 22 sala şinî carekê hata saz kirin. Cara duê carekê duhokê ve carekê sendîka Zaxo saz kir. Yani vê pitir mafî denê mafê hunerî wî nedaye hetan ke ku pîçek jî mafê hunerî wî nedaye. Ekekî dîce em gelek keyf xweşîn ku ev roja saz kiriye ve û spasiya sendîka hunermendê Zaxo jî dikim ku ev roja saz kirî.
هونەرمەند عەبدولواحد زاخۆیش دایکبووە ساڵە 1972 و خودانێ 8 بەرهەمان و چەندین ئاهەنگ و ڕێوڕەسم و بیرەوەریên جودایان تۆمار کردیە و هەژمارێکا کلیپên بەرچاو jî heye ku navdengiyeke baş bi dîvxwe da înayîne. Ew li şeva 26 li ser 27 meha êka sala 2000 ji layê hind kesan ve û li bajara Duhokê û di nava mala xwe da hatiye tîrorkirin. Ez dil nazikim, dil beşem, giryam te. اسلام یوسف کوردستان 24 زاخۆ Se gurbete, gurbete. بابێنەوە سلێمانی لە سلێمانی دیدارێک بە بۆنەی ڕۆژی گیانی سینەما بەڕێوە چوار چەندە ڕۆژی گیانی سینەما مانگی 12 بەڵام مەبەستی سەرەکی دیدارەکە بەرزڕاگررتنی ڕۆژی سینەما بوو چونکە لەو کاتەدا هیچ چالاکی زۆر گەورە بەڕێوە نەچوو هەرچەندە ئەو یادا وەکو تمەکەوێتە مانگی 12 بەڵام بە چەند هۆکارێک دواخرا بە نمایشکردنی چەند کورتە فیلمێک ئەو یادە کرایەوە و ببینین دواتریش قسە لەسەر بواری سینەماکەین زانین لە هەرێمی کوردستان لەسەر سینەما لە چه ئاستێکدا سینەمامان هەیە یاخود فیلممان هەیە هەموو ئەمانە لەگەڵ میوانێکی تایبەت باس دەکەم بەڵام پێشەوە بابینەریەم پاکێجە بین. بە بەشداری دەیان ئەکتەر و دەرهێنەر و سینەماکار لە سلێمانی دیدارێک بە بۆنەی ڕۆژی جیهانی سینەما بەڕێوە دەچێت کە 12 کورتە فیلم نمایش دەکرێت لە ڕۆژی یەکەمدا 5 کورتە فیلم و لە ڕۆژی دووەمدا 7 کورتە فیلم نمایش دەکرێت هیچ خەڵاتێکیش بەسەر ئەکتەر و دەرهێنەراندا دابەش ناکرێت تەنها دوو ئەکتەری کۆچ کردو خەڵات دەکرێن و بەسەر دەکرێنەوە. ئەمە بەس تەنها ئیڤێنتەواتە بەس تەنها نمایشکردنە فیسفاڵ نییە لەبەر ئەوە ئێمە بەڵام چەند خەڵاتێکمان هەیە و خەڵاتانەش هونەرمەندانی کۆچ کردووی بەشەکەمان کە عەبدوڵای خەیات و کامەران شەوقی بۆ ئەوانیش هونەرمەندی بەشی سینەما بوون کۆچی دوایان کردووە و هەستاین بە خەڵاتکردنی ئەو دوو کۆچ کردووە. فیلمەکان خۆی لە چەند ژانرێک هابینێتەوانی و ژانرانە ئێمە دڵنیان نەبوون یا خۆ تاکید نی لەسەر ئەوانی کە ئەو خەڵکێکە و دەرهێنەرانی کە لە چ بوارێک کارەکەن ئێمە بە کۆی کارەکان ئیشەکانمان وەرگرتووە سیناریۆکانمان وەرگرتووە دەرهێنەرەکانیش کەوتۆتەوە سەر ئاست و توانای خۆیان و چی بەرهەمێنن. کاری سینەما و فیلم کارێکی هەستیارە و بینەر چاوەڕێی کاری بە پێز و چێژ بەخش دەکات بەڵام ئەوەی کە تێبینی دەکرا ئاستی ئامادەبوونی بینەر وەک پێویست نەبوو کە بە بڕوای دەرهێنەرێک هۆکارەکەی ئەوەیە کەسانێک کاری سینەما دەکەن ناتوانن حەقی خۆی پێ بدەن. کە بەڕاستی هیچ سینەما و هیچ هونەرێک هەتا هونەری حوتەم کە سینەما بێبینەر نرخێکی نییە هیچ نییە توانین بڵین سفرە بە بێبینەر. ئیمڕۆ بینیم هۆڵەکە ئێمە خەممان بۆ ماوت ڕەنگە بەر نەکەوێ و شوێنی خەڵک نەبێتەوە بەڵام کە خەڵکێکی کەم هاتبوو ئەمەش هۆکاری خۆی هەیە بێگومان هۆکارەکەی ئەوەیە ئیشی خراپ زۆر کراوە کەسانێک ئیمڕۆ بەڕاستی شایستەی سینەمانین و ئیشی سینەماکەن بەناو ئەوە وای کردووە خەڵکەکە بتۆرێت. ڕۆژی جیهانی سینەما لە 28 دوانزە دەکرێتەوە بەڵام ساڵی ڕابردوو بە چەند هۆکارێک ئەو یادە نەکرایەوە و خرایە ڕۆژانی 23 و 24 مانگی یەک و لە کاتژمێر 4 لە تەلاری هونەر یادەکە دەکرێتەوە و نمایشی فیلمەکان دەکرێت. هاوژین جەمال کوردستان 24 سلێمانی. لە جیهاندا هەموو ئەو ڕووداوانەی کە هەیە لە ڕێگەی سینەماوە ئاشناکرێ بە بینەر بە میلەتان ئێمە کوردیش بێگومان ڕووداوگەلێکی زۆرمان هەیە جا چ تراژیدی بێ چ کۆمیدێ بێ و کۆمەڵایەتی بێ زۆر دەوڵەمەندین لە چیرۆکە بەڵام ئایا ئەمانە بوونەتە مەتریاڵێک بۆ سینەما بوونەتەوەی کە بتوانین بەکاری بێنین لە سینەمادا میوانداری بەڕێز هاوڕێ قادرمان کردووە کە سینەماکار و دەرهێنەرە لە ستۆدیۆی سلێمانیەوە ڕاستەوخۆ لەگەڵمە بێت بانیت باش کاک هاوڕێ ڕۆژێکی باش هەرچەندە ڕۆژەکە تێپەڕیوە بەسەر یادی سینەمادا بەڵام هەمیشە پیرۆزبایی ڕۆژی گیانی سینەما لە ئێوەی سینەماکارەکەم.
سپاسانەکەم بە هەمان شێو منیش پیرۆزبایی لار هەمووتانەکەم چکە سینەمای هەر هەمومانە و بەڕای منیش هیچ ڕۆژێک تێ نەپەڕیوە چکە هەموو ڕۆژێک ڕۆژی سینەمایە ئێمە گەر بزانین ڕۆژانە فیلم بکەین بە نەریتێکی خۆمان ئەوە بێ بە بەشێک وەکو هەناسەمان سپاس بۆ تۆ جاریشتە زۆر سپاس کاک هاوڕێ ئەتوانین سەرەتا لەوە دەست پێ بکەین کە پێویست دەکا باسێکی سەرهەڵدانی سینەما بکەین دواتر گفتوگۆکەمان بەردەوامی پێبن بزانین ئایا ڕۆژی سینەما لە چیوە سەری هەڵداوە لە چ ڕووداوێکەوە بوو چی وای کرد کە ئەم ڕۆژە دیاری بکرێت سەرهەڵدانی سینەما تەمان زۆری لەسەر وتراوە بە هەرێکە بە شێوەیەک بەڵام ئەوەی کە بڵین سابتە کە دانراوە لە برانی لۆمێرەوە دەستی پێکرد کە یەکەم فیلم نمایش کراوە پێم وایە 47 چرکە بوو 47 سانیە بوو ئەوە یەکەم فیلمی سینەمادا ئەندێ لە جیهانە بڵین لە ڕۆژهەڵاتیش با بڵین تەنها وڵات کە هاوسەنگ بووە لەگەڵ دروستبوونی سینەما وڵاتی میسرە کە ئەویش لەگەڵ سەرەتاکانی دروستبوونی سینەما کە وەکو دەنگ و ڕەنگ لەو کاتەوە ئەوانیش کاریان کردووە بۆ نەکەشمان کە ئەڵێ ڕۆژی سینەما ڕۆژی جیهانی سینەما یا ڕۆژی سینەمای جیهانی تەوانە میژەر قسەی لەسەر هەندێکگەڵە ڕۆژی جیهانی سینەما ڕۆژێکی هەندێکیشەڵێ ڕۆژی سینەمای جیهانیە ئەویش لە هینەوە لە بەرلینەوە دەستی پێکرد بۆ یەکەم جار کە فیلم نمایش کرا لەوەوە ئەو ڕۆژە کرا بە ڕۆژی سینەمای جیهانی بەڵێ کاک هاوڕێ ئێستا ئێمەی کورد بابی بەستینەوە بەم ڕۆژگارەی خۆمان بە زەمەنی ئێستای کوردستان و هەرێمی کوردستان لەکوێی جیهان داین بۆ سینەما ئایا توانین بڵێن ئێمە فیلمی کوردیمان هەیە یا سینەمامان هەیە یان ئەگەر سینەمامان هەیە لە چه ئاستێکدایە وەگەرنیمانە هۆکارەکەی چییە؟ بۆ وەڵامی ئەم پرسیاری جەنابێت تەبعەن قسە زۆر هەڵەگرێ چونکە ئەگەر ئێمە بین سینەما شیکەینەوە سینەما ئامێری گەورەیەوێ بڵین چکە پیشەسازیە یعنی معمەلێوێت تۆ ئەو نەگەتیفا کاتەوە ئەگۆڕێتەوە پۆزتیف و ئەلوانی ئەیاتێ و دەستکاری سەوت و سەوت جیا لەگەڵ سوورراوەمانە بەرحاڵ ئێمە ئەگەر وەکو تەقەنیاتی ئەوە بڵین سینەمامان نییە نەخێر هەمانە یەک دوو فیلمێکی بە بڵین بە پەنجەی دەزەژمێرێ ئەوە ناتوانانی بڵێ تۆ من سینەمام هەیە بەڵام ئەگەر بڵێ فیلممان هەیە لە ڕوویکی کەشەوە توانم بڵێم سینەمامان هەیە لەو ڕۆوە کە تۆ ئێستا ئیمڕۆ دیجیتال یا دیجیتال بڵین سەیطرەی کردو بەسەر عالەمی سینەما لە هەموو دنیا ڕەنگە ئێمە کوالێتی ئەو کامیرە گرنگانەمان نەبێ بەڵام ئێمە عەقڵەکەی پشت کامیرەکەمان هەیە ئێمە قەزیەکانمان هەیە ئێمە مۆزوعمان هەیە تۆ سەیریکە ئێستا ئەگەر سەیریکەن سینەمای جیهانی سینەما بتەوێنێتەوە بازرگانیە بەڵام لای ئێمە فیلمێ بکە کە بە دڵی بینەر بێڵێنەوە فیلمە تیجاریە تیجاری بە مەفهومە بچووکردنەوەکەی یان کە بچووکێکاتەوە بەڵام خۆ شتێک نییە بڵێ سینەمای تیجاری کە سینەما مادەم وتمان پیشەسازیە کەواتە بازرگانیشە بەڵام بە مەفهومی دیجیتالی جیهانی بەڵێ ئێمە سینەمامان هەیە و بیرۆکەمان هەیە و عەقلی پشت کامیرەشمان هەیە و چاوی جوانی سینەما ئیشمان هەیە بەڵام دوجار لە ڕوانگە زانستێکەوە ئێمە فیلممان هەیە بڵێ باشە کاک هاوڕێ باسی وت کرد ئەوەش بیر نەچێ ئێمە چەندین هونەرمەندمان هەیە خەڵاتی گەورەی هەیە
باسیوت کراڵی عقلی سینەمامان هەیە عقلی سینەما مەبەستەوەیە سیناریستی باشمان هەیە یاخود ئێمە چیرۆکی باشمان هەیە ئایا ئەو چیرۆکانە ئێستا ئێوە لە ئاستمۆحی ئێوەیە کە کرابێت بە فلم کە کرابێت بە چوزانم بە زنجیرەی تەلەڤیزیۆنی کرابێت بە دراما ئەمانە ئەو ئەخلێتە سینەماکارەمان هەیە کە توانی بێتی ئەو ڕووداوگەلەی کە ڕۆژانە لە کوردستان ڕۆیان کە لە هەموو ڕوویەکەوە لە ئاستی ئەوەدایە کە ئێستا ئەوروپا ئەو ڕووداوی نەماوە کە بەو هۆی کە ئەوان زۆربەی ڕووداوەکانیان کردوتە فلم پڕ بوون تێر بوون ئەسڵەن ئەوان ڕووداوگەلێکی کەمتریان هەیە لە ئێمە لە بەرەوەی لە هەموو بوارەکاندا فلمیان کردووە ئەو ئەقلێتە توانێت ئەو ڕووداوانە بکاتە سینەما من ئەم پرسیارە زۆرم پێخۆشە چکە ئەمە بەڕاستی چەند لایەنێکی هەیە لایەنی یەکەم ئەگەر بڵێ قەزیە ئەوروپاش قەزیە هەیە بەڵام ڕەنگە قەزیەکانی لەگەڵ ئێمە نەگونجێ ڕەنگە لەگەڵ نەریت و ئاین و ئایدیای ئێمە نەگونجێ بەڵام بەگشتی وەک مۆزۆع هیچ میلەتێک نییە لە هەموو دنیا هەر لە سەرەتاکانی دروستبوونی دەوڵەتی تورکی عوسمانلی لە ئەرتوغلەرەوە هەتاکو ئەم لەحزەیە هیچ دەوڵەتێک نییە لە دنیا هیچ میلەتێک نییە لە دنیا کە بەقە ئێمە قەزەی هەبێ و مۆزوعی هەبێ و شتی هەبێ کە بێوێ باسی بکە ئەمە لەلایەک لە لایەکی کە وەکو زانستی سیناریۆنووس بەڵێ سیناریۆنووسمان هەیە سناریۆنووسی باشیشمان هەیە بەڵام کێشەیش کەمان هەیە من حەزەکەم ئەوە زیاتر ئیسارەکەم کێشەیش کەمان هەیە بە حیزبیبوونی بڵین ڕاگەاندنەکان تۆش دوجار سینەما ڕاستە لە ساڵەیەکایە لە سینەما جیایە لە تەلەڤیزۆن بەڵام ئیمڕۆ بتەوێت نەتەوێ تەلەڤیزۆن بۆ بە مۆتەکەیەک بەسەر سینەماوە کەواتە تەلەڤیزۆن بۆتەوە پێگەی گرنگتر وەک لە سینەما چونکە ئیمڕۆ بەڕاستی بینەر تۆراوە لێمان عاجزە لێمان ئیستعدادی نییە پارەیەک بە بلیتێک ببڕێ بێ سەیری فیلمەکانی تۆ بکە بەس ئامادەیە سەیری فیلمێکی هۆلیوود بکە یا فیلمێکی بۆلیوود بکە ئەمە خۆیەکێکە لەو گرفتانە چونکە بۆ ئەمە دوجار ئەو بینەرە خۆی تیانە بینیۆتەوە خۆی نەبینیۆتەوە لە فیلمەکانی ئێمە کەواتە ئێمە بێ بیر لەوە بکەینەوە ئێمە بچین بۆ لای بینەر ئێمە چۆن دەتوانین بچین بۆ لای بینەر لە ڕێگای تیڤەکانەوە باشە تیڤەکانیش سیرەکەی ڕاگەیاندنە ڕاگەیاندنەکان ئەو تەلەڤیزۆنانی ئێمە ئیمڕۆ هەمانە هەر هەمووی سەر بە حیزبە بتوێنێتەوێ ئەوەی کە ئەڵێ من سربەخۆم ڕازگۆ نییە چونکە هەر ئیلا کەسێک لە پشتێتی حیزبێ لە پشتێتی شتێ لە پشتێتی ئەمە وای کردووە ئەو کەسانی کە سربەخۆن و کە هونەرمەندن دوور خراونەتەوە یا ئیستعدادی نییە یا مەسەلەن من شخصی خۆمیشێکم لەوانی کە سناریۆنووس و چەند ساڵە ئیشی سناریۆکەم و ئامادەم لە هەموو تەلەڤیزۆنەکانەوە چکە بتوێنێتێ هەمووی تەلەڤیزۆنی منەقم چییە ڕاستە من حیزبی نیم بەڵام ئەم تەلەڤیزۆنا چێتە هەموو ماڵێکەوە کەواتە هەموو هی منە هەموو تەلەڤیزۆنەکان بە هەموو ڕەنگەکانەوە بۆیە بەڕای من ئێمە ئەتوانین کەڵک لە تەلەڤیزۆنەکان وەرگین ئەگەر تەلەڤیزۆنەکان بیانێ هونەری جوان بکەن نەک کەسەکانی خۆیان ئەبێ بگەڕێن ئەو عەقڵە جوانەکان دۆزنەوە بیانهێن بڵێن وەرە کاکە ئیش بکەن ئەو کاتە ئێمە ناتوانین گلەیی بکەین چکە سبەینە ئەڵێم تۆڵێ من دەرفەتم پیاوی تا تۆ خۆ هیچ پێ نییە بەڵام ئیمڕۆ من ئەتوانم قسە بکەم لە بەرەوەی کە ئەو دەرفەتەم پێ نەیراوە من سناریۆم کردووە تا ئێستا من سێ زنجیری تەلەڤیزۆنی کە سناریۆی من بووە نمایش کراوە لە سێ تەلەڤیزۆنی گەورەی ئەم دەڤەری خۆمان باشە کات هاوڕێ ئەزانین ئێستا بۆ نمونە زۆربەی مێژووی وڵاتانی جیهان لە ڕێگەی سینەماوە ئەناسێنرێ جاری وایە لە ڕێگەی چیرۆکی سەربازێکەوە مێژووی ئەمریکا بە جیهان ئەناسێنرێ ئێمە لێرەوە ئەیبینین بۆچی مێژووی کوردستان تا ئێستا ئەو هەموو ڕووداوی کە هەیە نەکراوەتە فیلمێک کە یاخود ئەگەر کرا بێتیش لە ئاستی ئەوەیان نییە کە جیهان ئاشنا بێت بۆ مێژووە
زۆر دوور و درێژ و چڕ و پڕی کە هەمانە جا ئەگەر تراژیدی بێ ئەگەر کللتوری و کۆمەڵایەتی بێت زۆر زۆر تەواوە زۆر تەواوە چکە تۆ بتەوێ نەتەوێ ئەگەر بین سیرکەین یعنی چه عمەر موختاریە ناسی ئەگەر فیلمەکەی عمەر موختار نەبووە چێ حتا بڵین پێغەمەری خۆمان سەڵاوە سەلەم چێ ئەی ناسی ئەگەر ڕیسالە نەبووایە بە هەموو جیهانی ناسان دینەکەمانی پێناسان ژیانی پێغەمەرەکەمانی پێناسان چێ حەزەتی مەسیحی ناسی ئەگەر فیلمەکانی لەسەر مەسیح نەبووایە چێ زۆرە ئەمانە کەواتە تۆ بە سینەما ئەتوانی قەزیەکانی خۆمان بە جیهانی بوون بکەین بەڵام لە ڕێگای فیلمێکەوە کە فیلمی جوان بێ کە فیلمێک بێ شایستەی ئەوە بێ نمایش بکرێ فیلمی جوانیش وەکو وتمان لە سەرەتای مادەم وتمان سینەما پیشەسازیە کەواتە فیلمی جوانیش پاری جوانی پێویستە تۆ بێ پاری باشی بۆ تەرخانکەی نەترسی ئێمە بازرگانەکانمان بەڕاستی ناوێرن بێنە ژێرباری ئیشی سینەماوە چکە نایبینێتەوە ڕنگانەوە نابینێ بینەری هەبێ بەڵام ئەگەر فیلمی جوان بکرێ و پاری باشی بۆ تەرخان کرێت و کامیرەیەکی جوان و باش بێت و کوالێتی بەرز بێ و ئیشی سینەما بە مەفهومی سینەما ئیشی تیا بکرێ بێگومان من کاتی خۆی زۆر هاوارم کرد وتم کاکە ئێمە توانین یعنی ئێمە کۆمەڵێک مەراحلی تاریخی گەورەمان هەیە هەر لە بابانەکانەوە بیگرە هەتاکو ئێستا لە ئەو مەرحەلانەی پێشەوا قازی محەممەدمان هەیە ئەو مەرحەلانەی جەنابی مستەفا بەرزانیمان هەیە ئەو مەرحەلانەی جەنابی مامجلالمان هەیە تۆ من کە من شەر نییە من باسی جەنابی مامجلال ناکەم جەنابی فلان ناکەم من باسی مەرحەلەیەکی تاریخیەکەم لە ڕێگەی ژیانی ئەوەوە لە ڕێگەی خەباتی ئەوەوە سینەما ئەمەیە تۆی لە خلالی کەسێکەوە کە تۆ هەڵێبژێری کە تۆ غاندیە لەبژێری خۆ تۆ تەنها بیرۆکەی غاندی باز ناکەیت تۆ باسی هیندستانە کردو لە زەمەنی غاندیە کە تۆ یەی باسی ماوسیتۆنگەکەی ماوسیتۆنگ باسی سین هەمووی ئەەکەی تۆ تاریخێکی سین بازەکەی و فلان و فلان و فلان فلان کاک هاوڕێ ئەزانین لە ماوەی ڕابردووە کە پایتەختی ڕۆشنبیری سلێمانی فستیڤالێکی گەورەی سینەمای هەیە ساڵانە ئەنجامەیە بەڵام نەیشارینەوە و ڕاشکاوانەش بیڵین کە فستیڤالەکە بە شێوەی فستیڤالی ساڵانی پێشوو نەبوو و ئەشزانین کە بووە دوو کووتلە ئەمە هۆکاری چییە کە سینەماکاران هێشتا هونەرمەندان یاخود بڵین ئەکتەرەکان بەگشتی نەبوونەتە یەکدەنگ و یەکدەست هۆکاری ئەم ناکۆکیێنە چییە هۆکار چییە کە ناتوانن بەیەکەوە بە یەکگرتوانە کار لەسەر یەک ڕتم بکەن کە ئەویش سینەمایە بوو برامە بە جارێکە پێشەوەی کە وەڵامی پرسیارەکەەوە مشتێک بۆ جەناب ڕێک خەمەوە دوو کوتلە نییە پێم وایە 20 کوتلەیە سینەماکارەکان کێشەکە لە ئیدارایە بەساقە لە دنیاە باوە لە قیادەوە بۆ قاعیدە یەت دائیمە خەلەل لە قیادەوە بۆ قاعیدەیەت و جوانی و باشیش لە قیادەوە بۆ قاعیدەیەت ئێمە ئەوانەی کە سینەما ئەبن بەڕێوەبەرانی سینەما هەر لە جەنابی وەزیرەوە وەرە بۆ خوارەوە هەر هەمویان هەتا ئێستا کارێکیان نەکردو بۆ ئەوەی کە هونەرمەندەکان یەک بگرنەوە فستیڤالێک بۆ تاکە کەسێک کراوە تەبعاً وای لێیە تۆ بەڕێوەبەرێتیەکە هەیە بەشێکە هەیە پێڵەن بەشی سینەمای سلەیمانی هەتا ئێستا ئەم بەشی سینەمای سلەیمانیە لە زەمەنەکانی زووە فستیڤاڵی کردووە هەمووی یەکگرتوو بووە ئیشی جوان کراوە دەیان فیلمی جوان کراوە هەمووی یەکگرتوو بوو کەس نەیەتوانی بڵێ فلان غەڵەتە فلان بۆ لەبەری جۆمان لێگەگرت هەمومان قسەمان بۆ یەکتریە کرد یەکتریمان خۆشەویست ئیمڕۆ بۆ بە تەکەتولاتی نازانم ناوی نێم چی تەکەتولاتە بنەماکانی چییە بەڵام تۆ قیادەکە کە تۆ بێ فستیڤالەکە با بە کەسێک بیکە شخصێک بیکە زەلامێ بیکە یان دائیرەیەکە هەیە تۆ دائیرێکی سینەما هەیە دایری سینەما بەڕاستی من وا هەستەکەم دایری سینەما
بیانەوێ زەعیفیکەن لاوازیکەن نەیهێڵن من زۆر جار داوام کردو تومە کاکە هەر هەمومان بنێرن بۆ بەڕێوەبەرێتەکانی کە و بەڕێوەبەرێتی سینەما داخن چکە تۆ ئیشی پێ ناکەی بۆ چیتە بەڕێوەبەرێتێکە بێ ئیشی پێ ناکەی بەڕێوەبەرێتی شانۆ داخن سینەما داخن هەمووی داخن فستیڤال ناکرێ زەلامێک بیکە فستیڤال ئەبێ تۆ حکوومەتی دایرەیەکە هەیە من یەک شت بە جەناب دەڵێم جەنابی وەزیر لەگەڵ ڕێزم بۆ جەنابی فستیڤالی تاقە کەسی کە کردوێتی ئەو فستیڤالە جەنابی تەشریفی بردووە چۆس ئاگادار بووە ئێمە ئێڤێنتمان کردووە کە دایری خۆتە کە لە ماڵی خۆتایە هەر نەهاو ئەسڵەن نەهاو سەردانێکشمان بکە هەتا ئێستا من جەنابی وەزیرم نەبینیوە کە چەند ساڵە لەو دایرەیەم ئەوە 25 ساڵە لەو دایرەم ئەمانە دروستیەکە ئەمانە خەلەل دروستەکە تۆ بێنی زەلام گەورەکەی شەخص دروستکەی ئەمە خراپە دائیرە و هەیە کاکە دایرەکە و گەورەکە سینەما لە دایرەکەتەوە دروستکە سەرڕای هەموو ئەم ئاستەنگیانە بڵی دایرەکە و هونەرمەندیتیانە ڕاستە کاک هاوڕێ قادر سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی بەیانی 24 بە هیواین کە نمونەی ئێوەی سینەماکار و دەرهێنەر هەمیشە لە زیادبوو نابێت و هەرگیز کۆڵ نەدەن سەرڕای و ئاستەنگیانەش سپاس بۆ بەشداریکردنتان من زۆر سپاسی ئێوە کەم بەڕاستی من خۆشەویستیم هەیە بۆ ئێوەش و بۆ بینەرانی خۆشەویستیش و بەس ئەوە ناخۆشە بەیانی بە شکلی من بە بەیانی نەکەنەوە بۆ شکلە جوانەی جەنابتان بەیانی بکەنەوە خۆشحاڵ بووین شیرینە کە بەیانەکەی شیرین کردین سپاس بۆ بەڕێستان زۆر سپاس دەکەم سپاس دەکەم دوای چەند ڕۆژێک شەپۆلێکی دیکەی بەفربارین سەرانسەری تورکیا و باکووری کوردستانی گرتەوە و دوو ڕێگەی سەرەکی لە نێوان تورکیا و باکووری کوردستانش کە ڕێگەی دیلۆک و ئەدەنەیە ئەو ڕێگەی ماڵاتی قەیسەرین گیران ڕێگەی زیاتر لە 5,000 گوند گیراوە لە یاخود بڵێن لە مزگەوتەکانیشەوە داوا لە خەڵکەکرێ لە ماڵەکانیان بمێنەوە نێنە دەرەوە تا تووشی ڕووداوی نەخوازراونە بن بەهۆی ئەو شەپۆلە قورسەی کە باکووری کوردستانی کردوتەوە و بەفربارین بەردەوامە. پشتی چەند ڕۆژان پێلێکە دن یا بەرفبارینێ لە سەرانسەری تورکیا و باکووری کوردستانی vegirtiye. Li gor agahiyan rêyên hezaran gundên bakurê Kurdistanê ji niha vegirtîne. Li navçeyên din yên Tirkiye 5,000 gundan derbas dike. Ji bilî rêyên gundan, rêyên mezin û serekeyên navbera bajaran taybet yên navbera Bakurê Kurdistan û Tirkiye hatine girtin. Pêwendiya Dîlok û Meletî bi Rojavayê Tirkiye re nemane ku du rêyên serekeyên navbera Kurdistan û Tirkiye ne. Ji ber nemana rêyan, rêwî roj û şevên xwe di otogaran de derbas dikin. Didim'den Şarkışla üniversite için gidiyorum. Ez bo zanîngehê diçim Antalyayê. Şeva Bûrî hatibûm vir, ji wê demê li virim. Zêdetirî 20 demijmêran li van erdame. Mizgeft banga derneketina derve dikin. Da ku kêşe mezintir nebin. Li Bakurê Kurdistanê jî rêya navbera Diyarbekir û Rihayê li sînora Sîwerekê hatiye girtin. Herçend hewlên vekirinê bidomin jî ji ber berdewamiya berfê astengî durust dibin. Rêya navbera Semsûr û Meletî jî ji ber berfê girtiye. Li Semsûrê rêyên zêdetirî 600 gundan girtîne. Ji şeva Bûrî ve em li vê derê ne rêhatine girtin. Em ji Enqereyê hatine dixwazin biçin Meletê. Lê rê nîne em nizanin çi bikin. Li Sêwas û gelek bajarên din ji ber berf û qeşayê maseyên krîzê hatin sazkirin. Berf li gelek deveran dibe sedemê bûyerên hatûçinê. Li gor agahiyên destpêkê heta niha ji ber bûyeran 4 kesan canê xwe ji dest dane û nêzîkî 100 kes jî birîndar bûne. هەر لە باکووری کوردستانە بینینەوە یاخود باسێکی تورکیاکەین کە ئەو شەپۆلەی بەفر و سەرمایی باکووری کوردستان و هاوکات تورکیاشی گرتوتەوە لە هەندێک ناوچە دیمەنی سەرنجڕاکێشیشی دروست کردووە نەکەرەوەی کە ڕێگەی گرتبێ یا بوو بێتە ئەستەنگ بەڵام لە ئەنقەرە بەشێک لە هاوڵاتیان دڵخۆشن کە ئەو شوێنە مێژوویانەی کە هەیەە
کە ئەو شار هەیەی بەهۆی بەستەڵەکەوە یاخود بۆ نمونە بڵین بەوەی کە بەستوەتی ئەو بەفروبارانەی لەوێ نیشتۆتە سەریان وێنێکی زۆر جوانی پێبەخشیون. هاوڵاتیان لەژێر بەفر و هەوای ساردا کاتێکی خۆشیش بەسەرە بن. ئیتر بە کوردیەکەی چێژ لەو بەفربارین و سەرمایە ئەبینن با ئێمەش بێکەوە بیبینین. Li seranserî Tirkiye û Bakurê Kurdistanê ev bi rojan bênaber berf dibare û pileya germahiyê li hin deveran di bin sifrê de heta 29 dereceyan diçe. Li Enqere paytexta Tirkiye ji ev bi rojana şepoleke barîna berfê dest pê kiriye û pileya germahiyê jî di bin sifrê de digihêje heta 17 dereceyan. Ji ber zêde barîna berfê û hewaya sar, kol û parka ku nav da goleke biçûk heye û wek sembola Enqerê tê nasîn ku nav da Werdek û Qubeqaz de jîn temamê qeşa girtiye. Ev gola biçûk û temamê qeşa girtiye ji bo welatiyan jî dîmenên xweş derxistine meydanê. Dört gözle bekledik. Ev bi rojan bû em bendê bin ku berf bibare. Daviya davî berfeke baş li Enqerê barî û dê bibare jî. Belê rast e, heva hindekî sar e, lê belê dîmenekî bê hempa heye li vê parkê. Me jî xast ji van dîmenên rengîn bêpar nemînin. Bizim için keyifli zamanlar bunlar. Ev demengelekî xweşin ji bo me. Taybetî di dema ku dibistan betlanê de ne ev berfbarî hê xweştir bû. Ji ber ku ne qerebalixa trafîkê heye, ne jî derdê çoyîna bû ser kar. Bi hêvî û kelecan em li benda barîna vê berfê bûn. 3-4 yıl önce yağdığını hatırlıyorum. Herî davî 3-4 sal beriya niha ew qas berf li Enqerê barî bû. Bervê çendê jî me gelek bêriya van rojan nekiribû. Ji bo me dîmenekî xweş e. Ji bo ku tenê vê dîmena ciyavaziya vê parkê bibînin, em serê sibehê zû rabûn, hatin vê derê. Li gel vêyekî geştiyarên ku ji herêma Kurdistanê berê xwe dana Enqerê jî ji ber barîna berfê û qeşagirtina golêm bi destê xwe xwarin dana Werdek, Kewok, Çûk û Qubeqazan. Dîmenekî ciwan û lava û Kurmîzgirasiyan dereceyekin baş yani ku de cadeban hemî paqşin. Yani rêk nebastira dê çît arabe dê çi muşkilêtî danîne. Ku dê ama her kes dêt û xwarinawî dat û ştê gidenê û polîsî jî der ewan westaya her tişekî bêt xizmet dikin ewan cemaatê. Her wiha li gorî daneyên meteorolojiyê heta 27 wê mehê dê li Enqerê bênavber berf bibare. Ji ber vê çendê ji bo ku arîşe û kêşeyên mezin rû nedin, şaredariya bajarê mezin ya Enqerê bi 820 wesayetên paqijkirina berfê û bi 2120 xebatkaran 24 saet bênavber rêyên serekî paqij dikin. Vural erişmiş. Kurdistan 24 Enqere. لەگەڵ ئەو شەپۆلە بەفر و بارانەی کە باری ئەو سەرماسۆڵەی کە هەبوو ڕاستە زۆر جوان بوو دیمەنێکی جوان بوو هەمووان دڵی خۆش بوون پێی بەڵام ڕووداوەکانی زۆر بوون لەگەڵیا بەهۆی کەوتن و خلیسکان و شکان و هەموو ئەمانە کاتێک کە ڕووداوێکە بێمە لەوانەیە زۆر بەمان دەستەوەستان بوەستین کەسێکەکەوێت شوێنێک کێشکێ بە شێوازێک لە شێوازەکان نەتوانین بیپارێزین تای گەێنینە نەخۆشخانەیە تای گەێنینە لای پزیشک. پێویستمان بەوەیە کە هۆشیاری سەرەتاییمان هەبێ بۆ پاراستنی ئەو کەسانە یاخود ئەو شوێنەی کە زیانەکەی بەرکەوتووە. ئێمە بە گرنگمان زانی کە ئەمڕۆ باسیم ئەو تەوەرە بکەین و باسی هەموو ئەو زانیاریانە بکەین کە پێویستەکە لە کاتی و ڕوودانێکدا جاکەوتن بێ خلیسکان بێ سووتان بێ خنکان بێ هەموو ئەمانەی کە ئەگەری هەیە بەسەری هەر یەکێکمانیان منداڵەکانمان خوا نەخواستە بێت قسەی لەسەرەکەین بە میوانداری دکتۆرە سۆلین کاوە کە پزیشکی پسپۆڕی فریاکەوتنە. دکتۆرە بەخێر هاتی ڕۆژێکی باش بۆ تۆ. زۆر سپاس. دکتۆرە زانین ئێستا حاڵەتەکانی شکان ئەو بەهۆی خلیسکانەوە زۆر بوو. بەڵێ باشە. بچووکترین یاخود بڵێن سەرەتایی ترین فریاگوزاری چییە بۆی کە کەسێک ئەکەوێت شوێنێک کێشکێ ئەو کەسانی دەوروبەری ئەگەر بە خێرایی فریاکەوتنی بۆ بکەن چییە؟ بەڵێ. یەکەم شت دەبی باسی گرنگە لەوەی باسیەوەی بکەین کە ئەسڵان محاولە بکەین ئەو شتە هەر ڕوو نەدات. طبعاً چێهانن ئەوانەی پێیان دەگوترێ های ڕسکە گروپ ئەوانەی کە زۆربیان کانەی کە تووشی ئەو کێشە دەبن و ینی بەرەو پێش مستەقبەلەن تووشی مەشاکل لە ئێسکەکەش دەبیتن ئەوانەی کە ساڵە بەچووەکان وێژ دەبی زۆر ئاگامان لێبی خاستن ئەوانەی بەخۆ دەزانی گۆتەنی تووە ئێستا بەو جەوەی کە سەرمایە و هەموو ئاردەکە بوویتە شەختە هەڵدەستی لە خەوێ دەچی دایکە باوکە ئەوانەی کە باپیرێ دەچیتن بۆ نوێش تەبان
ئەو لاقە دەخلیسکێتن و پاشوی ئەوجە مزاعفاتەکان لێرەوە دەست پێ دەکات. طبعاً چەندەی پێمان بکرێتن ئەو شتە ڕوونەداتن زۆر مهمە، بەس کە تازە کە ڕوویدا خاستە لەوانی کە لای بەفرێ کە زۆربیان چوون بەداخەوە بۆ سەیرانەکە و بۆ کەیفەکەیان کە کرد بەڵام هەندێکیان کە تووشی ئەو کارێساتانە بوون و زۆر بەشیان طبعاً لە خلالی 48 ساعتی لەو دووسێ ڕۆژێک کە لە تەواریدا بووین لە 48 کەیس زیاتر طبعاً لە ئەطرافەکان زیاتر بوو لە سەتی تێپەردا. لەو حالەتێ تو چ دەکەیت؟ طبعاً دوو جۆرمان هەیە، ئەوانەی کە لە قاچ فەرقە لەگەر ئەو کەسە فریاگوزاری سەرەتایی کە لۆ دەکرێتن لە قۆڵ و دەست و ئەوانە. طبعاً یەکەم شت زۆر مهم ئەوەیە کە کەمترین شێوە دەستکاری شکانەکەی بکەیت. یعنی طبعاً ئەویش دیسان دوو جۆری هەیە، هەندێکنەوە ئەشکان هەیە ئەوی کە ئێسکەکە دێتە دەرەوەی پێستەکە، طبعاً پێستەکەش ئەزیێت دەدا و لەگەروی خوێن بەربوو دەست پێ دەکا لەگەری. لەو حالەتەی ئەتو بە هیچ شێوەیەک نابی هەیە بەڕەندەملی دەست لێ دەدا و ئەبەستی و حەزم لێبوو بە شێوەیەکی عملی پراکتیک لە پێشتان بە تقریبا ئیشی 2 دقەیەک لۆتانی دەکەم وەبیتن زۆر باشە. جا دکتۆرە گەل کەسێک هاوکارێکمان لێرەیە بتوانی لەسەر ئەو باشتر و ڕوونتر هەم پیشانی ئێمە و بینەرانیشی بێ بفەرمونە ئێرە. دکتۆرە گەر پێشمان بڵێ بۆ نمونە لەو حاڵەتەیە چەندێک هەست بە شڵەژان نەکەین بفەرمون. فەرموو ئەوجە بە ئەگەر پارچە کارتۆنەکەش طبعاً چونکە زۆربەی ئێمە کورد زۆر عاتفیە لەو کاتە زۆر ئاشڵەژێن یاخود لە ڕووی عاتفیەوە زۆر شڵەژان دروستە بێت. یەکەم شت زۆر گرنگ ئەوەیە کە ئەتوو هێواش بی بەخۆت هێمن بی لەگەر نەخۆشەکە لەگەرەوەشدایە ئەتوو سەپۆرتی نەخۆشەکەی دەکەی، یعنی تێوری دەکەی چنیە ئێستا با بڵێن ئەو ناوت کاکڕێناس دەستی با بڵێن باشە بەلای دەست پێ دەکەین با بڵێن ئێرەیدا شکا طبعاً بەر بۆ سەردەستی و ئێرەیلا شکایە. یەکەم شت ئەتۆ ئەو شتێککە ئێستا دەیکەین طبعاً ئێرە چی لێ هاتیە با بڵێن خواردبوونێک دیارە. ئەتۆ هەتا ئەو خواردبوونەوەی هەم ژانەکەی کەمترکەی هەم وە بکەی خوێن بەربوو تووشی نەبێت و هەم ئەزیەتەکەی کەمتر بی. یەکەم شت دەکەیت طبعاً ئەتوو لە بۆی بەخۆی هاتیە ئەسڵەن پێی دەلەی سەپۆرتی کە بۆ دەستەی، یعنی بیگرە محالە بکە نێتە خوارێ باشە ئەوە یەکەم شت. مەترسێ چنیە ئێستا هەندێکی تر وا تەلیفۆنم کردێلۆ ئەمبولانس وا دێت یارمەتیمان دەدا ئەوە یەکەم شت زۆر گرنگ ئەوەیە ئەتوو لە جێیەکی دووری پێت ناکرێ بە خۆت نەخۆشەکەی ببەی دەتوانی تەلیفۆنێک لەو ئەمبولانس نزیکترین 122 تەلیفۆنی لۆ دەکەی دەگاتە دێ خاستەن لەبەر ئەو زروفەی ئێستا ئەو سەرمایە ئەتوو بەو عەجەلەی بڕۆی ممچینە خوانەکە خواستە حادسە چیش بکەیت ئەوە یەک. دوو پاشوی چ دەکەین؟ یەکەم شت شتێکمان هەبیتن پارچە تەختەدارێک بیتن شتێکی ڕق بیتن هەر چ شتێک بیتن طبعاً ئەوە هەیە لە ئەضعاف الئیمان ئەوەم پێ بوو لە ماڵەیە طبعاً ئەکید هەمومان هەر ئەوەکمان هەر پێیە ئەوە محالە بکەی بە شێوەیەکی ئەوها دروستی بکەی هەندێک شێوازی سەختەدارەکەت لۆ دروست کاتن تەمام ئەوە لە چی دادنی لە بن جێگای شکانەکەی دادنی ئەوە یەک بەس دەیگیری ئازە پێشی دەڵێ طبعاً بیگران هیچ خۆت زۆر ئەوە مەکە مەیجولێنە دەستەکە شتێکی تریش گرنگ هەیە لە بیرمان کرد باسیکەین ئەتۆ حتا طبعاً ئەوە لە قاچیش زۆر مهمە حتا زۆر شخصەکە لاق خۆی یان دەستی خۆی نەجولێنیتن دوو جونگەکانی سەر و خواری جێگای شکانەکە بە جوانی زەختی لەسەر دەکەی دەیگیری باشە ئەوە ئێستا گرتیتمان وەبیتن هەتا بە هیچ شێوەیەک جوولە و شتی کەمتر دەبیت هەمومان لە ماڵێ زۆربەی ماڵەکان طبعاً فریاگوزاری سەرەتاییمان هەیە لەناو فریاگوزاری سەرەتایی یەک لە شتە گرنگەکانی کە تێدایتی ئەو باندجی پێ دەڵێن طبعاً لە بۆی دادەنێم ئەوە لە بۆ چ نەتبوو ممچینە ئێستا زۆربەی ماڵەکان دەڵێ ئەمن لەو طبعاً ئەو شتەش ڕوودەدات کە مێشکت بلۆک بەڵێ زۆر تەبیعیە هەر پارچە پڕۆیەکتان هەبی لە ماڵێ دایدەنن ئەجەم با بڵێم باندزەکەمان هەبوو بەس بە هەمان شێوەیە باشە بەران گرنگترین شت ئەوەیە پارچە قماشەکەت یان ئەو شتێک کە بەکاری دەینی خاوێن بی ئەوە لەبەر چ مهمە لەبەر وەی کە
هەم ریسک ئۆف ئینفکشن کە دەکاتە برینەکە یان یاخود جێگایەکە خاستن ئەگە برینی تێدا هەبوو التیهاب نەکان ئەزیێت نەخوا. باشە بەس ئەوەی کە زۆر گرنگەوەی دکتۆر پارچەی ڕق بێت لەژێر ئێستاکەداین وە بێت یعنی هەر مثلەن ئێستا نالێم وەکو شتێک ئەوها ئێستا بزانم لە حەزت کردیا جولەی کەمتر دەبیت باشە. طبعا ئەمن گوتم با هەر استغلالی لەبە وەختەکەش هەر نفسی هەردوو جۆرەکەش باز دەکەم. باشە جۆرە چ کەشمان هەیە طبعا ئەوە پێویست ناکا بیکەینەوە بەڵام ئەوەش عینەن گۆزە چ تێدایە باشە ئەمە بۆ ڕێگرتنە لە خوێنبەربوونەکە. ئەوە با بڵێن ئێرە جێگایەکەی خوێنی تێدا بوو خوێنبەر بۆچی زەختی ئەتو چ دەکەی بەوەی زەختە چی جاری لەسەر دەکەی گرنگترین شت ئەوەیە زەختەکە بە جوانی لەسەری بکرێ بەسرە پەنجەکانت بیتن باشە ئەوە زەختەکەمان بە جوانی لەسەری کرد باش پێی دەڵێ بە ئەوی کە لەگەتە کاکراناز بە جوانی دەستت لەسەری دانێ ئەمن هەتا لە بۆت دەبەستم باشە باش ئاجا دەست پێ دەکەی طبعا ممکنە هەندێک دەپرسە ئایا زۆر بە توندی بیبەستین یان تەسیرەکەی چییە باشە ئەوە گرنگترین شت ئەوەیە کە ئەتوو بە جوانی بیبەستی گرنگەکە لەوەیە کە تەواو یەکتری گرتبی باشە ئەو شتش ئەمە بە شێوەیەکی سەرەتایی ئاگاتە نەخۆشخانە معنای ئەوەی نیە تو خلاصەوە چات کردەوە بەڵام ئەوە زۆر گرنگە بزانە ئەمە بۆ حاڵەتی شکاوی ئێستا حالیان ئەو نەخۆشە چ دەکاتن ممکنە وە نیە دەستت دەینە خوارێ ژانەکە زیاد نەبوو ژانەکە زیاد دەبیتن پێی دەڵێ بەس بێ زەحمەت یەک دەقە دەستت بگرە ئەو پارچە پەڕۆکە لە هەموو ماڵەچی هەیە باشە ئەوها قۆنداغا باشە ئەو طبعا لە ماڵەوە لەگە خۆمینام ئەتوانین بە لەچکیش بکرێت زۆر جار بە لەچکێک ئاسانە سێ گۆشە بیتن باشە طبعا تازە بەو دەمەی ممکنە فێر نابن ئێستا بزانین بزەبت کو دادەندرێ مهم بەو شێوەی دابندرێتن باشە بەو شێوەی دابندرێتن کە دەستەکە لە ناوی دەستەکە بەو شێوەیە ببەسترێت تا نەکەوێت بۆی بتوانێت هەم قورساییەکەی لەسەر قۆڵی نەمێنێت ئازارەکەشی نەمێنێت و ئەوەیە ئەوەش ئێستا بەو شێوەی بەستمان ئێستا دەستت بە ئیسراحەت لە نایدانە تەوە زۆر چاکە ئەوەش ئەو پارچەیە لە ژوورەی دادەنین ئێستا بۆ شێوەی ئەمە هەم ئازارەکەی کەمە بێت ئازارەکەی خوێنبەربوونەکەشی ئەوەستە و ئیسراحەت دەکا ئەو دەستە بە ئیسراحەتی دادەنرێت باشە نفسی ئەو شتانە ئەگە باسکەی بڵێ باشە لە بۆ قاچ دەکەین باشە دکتۆرەمانە بە شێوەیەکی زۆر خێراتر پێمان بڵێ بۆی بتوانین ئەو شتانە ناکەین باشە هەر نفسی ئەم بابەتەیە باڵێن قاچەکەی کەسەکە پاڵەخێنین باشە لیگەڕێ لە بە کاتی بەرنامەکە دەکەین با بڵێم عینەن ئەو تەکنیکەی کە لێرە ڕوویدا با بڵێن لێرە شکانەکەی هەبوو باش لێرە شکانەکەی هەبوو ئەتوو هەتاوە بکەی ئەو قاتە ئەگەن ئەوە زۆر مهمە دوو جونگەکان بگیرێتن باشە ئەو جونگە لەگە جونگەی خوارێ زۆر مهمە کە بگیرێتن لەگەرەوەشدایە کە کاتی طبعاەوە کەنجیم باز دەکەم کە کاتی ئەتووە محاولە دەکەی لە بۆی ئەوە طبعا ئەمە لە ناو خەستەخانەی باگسلابی پێ دەڵێن کە لۆی دەکەین طبعا بە ئەو کە لۆی دادەندرێ ئەوە شتێکێ لە لای خۆمان بەڵام عینەن ئەو شێوازەیە ئەتوو چ دەکەی هەتا ئەو لاقە زۆر جوولەی نەبیتن وە دەکەی لاقشکایەکە لەگەر قاچەشکایەکە لەگە قاچەکەی کە نەشکاوە بەیەکیدا دەگرسێنی ینی پێکەوە بەستیتەوە پێکەوەی ئەبستی ئاشە بە هەر شتێکی عینەن نفسی شت هەر شتێکمان هەبیتن بەس طبعا ئەوها نەبی مهم شتێک بی بتانین بە دوای هەردوو لاق باشە ئەمە لاقەکان ئەی ئەگەر کەسێک بە تایبەت پیرێک حوزیشکا زۆربەی ئەو حاڵەتانە لە پیر بوو ئەدات حوزیان ئەشکێت زۆر مەترسیدارە خوێنبەربوون باشە بلیدینگمان زۆرە طبعا ئەو نوع کەسانە بەداخەوە زۆربیان تووشی عملیات دەبن بەداخەوە طبعا عادەتەن ئەوانەی کە لە حوزیان شکانەکە بە تایبەتی لایڕان کە پێدەرن فیمەر فراکچەر ئەوە زۆر گرنگ ئەوەیە دیسان نفسیشت جوولەی غەڵەت نەکرێ لۆ نەخۆشەکە باشە چکە مومچینە ئەو شکانە شکانی پشتیشی لەگەردا هەبیت لەو حاڵەتە وەکو دەست نیە پارچە تەختێک لێرە دانی ئەبێ کەسێکی تازە پارچە تەخت بزەبات ئەو کاتە بۆ کەسە چی بکرێت
ملاحظات کردی لە زۆربەی جێگەکان دیتیتمان طبعاەوە لە حادسەکانیش نفسی حەزم لێ بوو گرنگ بوو ئەو قسەی زۆر کۆنسنتریت لەسەر بکەم کە تەکیدی لەسەر بکەینەوە زۆربەی نەخۆش ئەگەر توش ملاحظات کردبی بە بەتانیەکی دەینن ئەمە زۆر باشە ئەوە تەسیرەکە لەسەر چیە ئەوە لە نەخۆشەکە ژانەکەی زۆر زیاتر دەبی لەوەی داتێدا هەیە و لێکترازانی ئێسکەکانیش بالضبط مهمترین شت و زۆر ئاسانە ئێستا یەک شتە بەس پێتی دەکەم بەڵام لەگەر جەنابی نایکەم ئەگەر ڕخسەت هەیە لەگەر تو ئی حەوزم نەمانگۆ بزانم هەر شتێکی قایشمان هەیە لە ماڵێ باشە شتێکی زۆر ئاسانە زۆر مهمە یەکەم شت چ دەکەی ئەوە طبعا با بڵێن قایشەکەیە باشە لەسەر هەردوو ئەو دوو ئێسکانەی کە بەداخەوە ناوەکەی بە کوردەواری نازان بەڵام ئەو دوو ئێسکەی کە دیارە دوو ئێسکەکانی کە بەرز بوویتەوە ئێلیا کرێستە هەردوو لایەکانی باشە دەستت لەسەری دادەنی حسی پێ دەکەی باشە ئەوە طبعا حیزامەکەیە توندی دەیبەستی بالضبط بە توندی و بە جوانی بە نەوعێک نەک زۆر ژانیش بکە بەس بە نەوعێک وە بکە پێی دەڵێن ستابلاایز دە پێلڤیک یعنی ڕای دەگری خود زۆر جوولانەی یعنی حتا گەرە تو نەخۆشت زۆر جوولە پێکرد بەڵام ئەو مەقتەعات ئەتوو جوولەی کەمتر دەبیتن یانەوە دکتۆرە گەر بتوانین لە ماوەی 5 دقیقە زۆرترین زانیاریمان پێبێ بفەرمونون ئێوە زۆر سپاسانەکەین دەستان خۆش بێت دکتۆر بۆ منداڵ چی بکەین بۆ نمونە منداڵ گەشتکەی لێت لەم حاڵەتەیە دایکەکە باوکەکە ئەو کەسی لەگەڵیایەتی چۆن نەشڵەژێ و چی بکات لە منداڵەکە تەمام یەکەم شت منداڵەکە دەبی یەک شت زۆر گرنگە زۆربەی داک و بابەکان دیتیتمان کە منداڵەکە با بڵێن دەوی طبعا ئەو منداڵە ئەوە عادەتەن لە ساڵێکی کەمترە ئەوە لەو کەسانەیە کە ئەگەر شتێک لە قورگی ئاسێ بوو حەزم دەکرد لەوەش باسکان بەس لە بە کاتی بەرنامە ئەویت کەمان خۆشە سەرەتا باسی بکەی کە شتێک لە قورگی ئەوە زۆر مهمە ئەستا ئەوە منداڵەکەیە با بڵێم شتێک لە قورگی کوچۆ نەزانی طبعا دەورە پشتی دەوی شین و مۆر دەبیتن دەست پێ دەکا منداڵە نووز دەکا گریانەکەی کەم دەبتەوە لەو حالەتەدا ئەتوو بە شێوەی ئاسان زۆر شێوەیەکی سەریعانی چ دەکەی یەکەم شت دەستت ئەلێرە ڕۆی دادەنی باشە بەو شێوەیە ئەوە ڕەسەن دەیخێ سەر ئەو دەستت باشە لێرەی دادەنەی باشە ئێستا یەکەم شت طبعا بە ئەوەی دەستت بالضبط لیپی دەستت 1 2 3 4 5 زاری وای لێ دەکەی لە نفسی کاتیش طبعا هەر نەهاتە دەرەوە نییە ڕەسەن دەستەکەی تەحویل دەکەی بزانە ئەمن ئەو دەستەم ئەو هادانە نابوو تشای وەمان کرد منداڵەکە ئەو جارەی سەپۆرتی لەسەر ئەو دەستەیە لەگەر ئەو قاچەیە باشە ئەو جارەی بۆ دوو پەنجەیە لەسەر لای بینی دوو سنجی نەخۆشی ئەلێرە ئەو جارەی دیسان 5 1 2 3 4 5 و هەمان شێوە ئەو حتا شتەکە دەبینی حسی پێ دەکەیت طبعا هەندێک جار دەگاتە ئێرەی نەخۆش دەوی نەخۆش دەتانی بەسەبری بەڵام زۆر گرنگە دەستت زۆر نەخێ ناو پەنجەی ناو دەوی نەخۆشەکە یان ناو لە لوتی بی ئەو جایان چ ئەوە بیتن لۆ لەبەرەوەی ئەتوو زیاتر ئەزیەتی دەدی زۆر ئاسانە ئەوە دەبینی پاشتەیەن چارەم جار عەل ئەکتەر دێتە دەرێ باشە ڕێنمایی تۆ چیە بۆ دایکان کاتێک منداڵەکەیان ئەسووتێت یاخود گەشتکەی لێ یاخود نابێت زۆر خۆی بشێوێنی ئەمە مشکلەکە ینی لەو کاتێکە منداڵەکە شتێکی لێ بیری منداڵەکە دەچێتەوە لەبەرەوەی دایکەکەی ئابوورێتەوە دوو کەس هەر دەبی لە ماڵەوە نیە ئەگەر یەک کەسیش بخوانەکە خواستە یەکەم شت تەلیفۆنەکەی جارێ لە بیرمەکە بێ زەحمەت تەلیفۆن لەوە نزیکترین ئەمبولانست کە 122 بە زووترین کات دەگاتە لات ئەوە یەک دوو نەخۆشەکە طبعا بەش مهمتریشت ئەوەیە کە لەسەر لێفت لاترال پۆزیشن کە پێی دەگوترێتن لەسەر لای چەپەی نەخۆش دادەندرێتن باشە ئەوە زۆر گرنگە لەبەروێ ئەگەر خوانەکە خواستە خاصن ئەوانەی گەشتکە کە ئەوەی لە دەوی دەردەچیتن هەندێک جار ڕشانەوەشی لەگەردا هەیە لەو حالەتەدا ئەتوو هەتا نەستەوە ناو قورگی و تێنەپەرتەوە ناو قورگی و زیاتر ئەزیەتی نەخوا بالعکس ئەتوو هالەسەر تەنیشتت دانایە ئەو ئەزیەتەی کەمتر دەبیتن ئەوە یەک گرنگ ئەوەیە شت زۆرمان جێلێ بۆ دەلێ منداڵەکە دەوی خۆی گەستیە یان دەوی قەپات کردیە لەگەر کاتی گەشتەکە بە هیچ شێوەیەک نەدەستت محاولە بکەی وەلێ بکەی ئەها دەوی منداڵەکەی بکەیەوە نەبچی پارچە نەزاندارەکەیان شتەکە دەچن دادەنێن لە زاری نەخۆشەکە ژێر نەخۆشەکە ئەوەش گەلک مهمە کە ئەو شتە نەکرێتن هەر ئەوەندەیە وەچما باسم کرد طبعا هەم ئەگەر یەکەچکە لەگە داکەکەی بوو سەپۆرتی داکەکەی دەکەی هێوری دەکەی ئەوە زۆر مهمە
جێگای سوتان بە سەریعی بە دقەیەک باز بکەم با بڵێن ئەو جێگایە سوتایە داکەکە مشەوەش نەبی زوو دەچی ماستە چی دەینی معجونە چی دەینی پێدا دەکا ئەو شتەش گەلک غەڵەتە لەبەروەی ئەزیاتر ڕسکی زۆر خراپە ئاوی بەلوعی بڕۆ بکەوە ئەوە منداڵەکەم دەینم ئاوی بەلوعەکەی هەر ئەوە دەستەکەیتی بە ئاوی بەلوعەکەی بکەوە حتا دەدەقەک ئاتلیز دەدەقە باشە ئەو ئاوە لە سەریدا ئاوەچی ساردی طبعا نالم بەفراویش بەس ئاوەچی ساردی بەلوعای خۆمان بە جوانی پێدا دەکرێتن پاشویڕات ئەوەمان هەیە هەموو لە ماڵەوە نیە ئەوانە هەیە لە ماڵە ناچمە سەر فریا گوزاری سەرەتایەکە لەبەروەی تێیدا هەیە 100 میلیۆن لە سەریشی نووسرا بەلام با بڵێم ئەمن مشەوەشم نازانم بچم لە چێن دەرپیاکەم ئەو وەرەق سلوفانەی کە لە ماڵەکی هەموو ماڵەکی هەمانە طبعا خاوێنە ئەوڵەن خاوێنە دووش پارچەیەکی وادەینی و لەسەر جێگای نەخۆشەکەی دادەنێی و لە بۆی بەستمان ئەوە لە بەچە هەوای طبعا پێ ناکەوی چەند هەوای پێ بکەی ژانی زیاتر دەبی چەند میکرۆبی زیاتر بۆ دکتۆرە ئەگەر دوایین ڕێنماییت هەبێت بە کورتی پێمان بڵێیت لەسەر ئەم ڕووداوە نەخوازراوان ئەم ڕوودا ئەمرجنسیانەی ڕۆژانە ڕوایەت لەسەر ڕۆژانە کە نەخۆشمان لۆ دێتن بە کاتی تەواریخ بەداخەوە طبعا وەچیمان باز دەکەم ئەوە لە پشت پیکەبەکەی دانرا یان بە بەتانیەکی دێ ئەوە زۆر کاری ساتە لۆمە لەبەروەی زیاتر تووشی مەترسی شکانی بڕبڕی پشتی دەبیتن باشە توانرە لەو کاتە دەرگای لەو کاتێ تەختەدارێک بیتن کە ڕاست بیتن ئەوە نالێم ئەضعف الئیمانە کە هیچ هەر محاولە دەکەی باشترین وایە تەلیفۆنێک لۆ 122 بکەی بەخۆی بێتە لای لەبەروەی ئەمە تیمی شارەزامان هەیە کە کو ئەو نەخۆشەی بە شێوازەکی ڕکپێک نەخۆشەکەت لۆ نەقلکە بەلان ئەتو پێت نەکرا جێگا دوورە مشەوەشی دەتوانی بەڵان دەبی بە ئاتلیس 4 کەس ئەو نەخۆشەی هەڵبگریتن یەکەم شت ئەو نەخۆشە دەبی سەری نەخۆشیەکە بە کاملی بەس دۆ سەری نەخۆش ڕەجا ئەندکایە ئەوی کە نەخۆشی زۆر دەجولێنن خاستن دامە حادیسەیە بەربوونەوەیە خاستن ئابزام دەزانن لەبەر ئەوانەی کە بەداخەوەی لە عیمارەکان بەردەبنەوە کارمەندەکە ئیش دەکاتن سوبختیە کەشتەکە ئەوە زۆر گرنگە لەبەروەی بڕبڕی پشتی نەکوشکانی تێدا هەبی سەر زۆر دکتۆرە بەداخەوە بەهۆی ئەوەی کە بەرنامەکەمان نەماوە سپاس دەکەین بەڕێزیشتان داکەوتن درەنگ هاتن ئەگەرنا کاتی زۆرتری پێویست بوو بابەتەکەمان سپاس بۆ تەواوی زانیاریەکانتان گەیشتووە دەستان خۆش بە سەرکەوتوو بن زۆر سپاس بە کۆتایی هاتنم بە گفتوگۆکەم لەگەڵ دکتۆرە سۆلین کاوە کۆتایی هێنم بە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆی پرۆگرامی بانی 24 هەمیشە پارێزراو بن.